سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ لەوانەیە کە زاراوە ئیسلامیەکانی بەکارهێناونەتەوە لە شوێنی خۆیان، بەڵام خەڵکانێک یان لە خودی زاراوەکە تێنەگەیشت وەکو حاکمیەت، یان وایان زانیوە ئەوەی کە خۆیان لەسەرین ئەبێ سید قوتبیش هەر بەو شێوەی بەکاربێنێ وەکو کەلیمەی جاهیلیەتەکە. سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ بە شێوەیەکی بەرفراوانتر باس لە جاهیلیەتەکە دێنێتەوە سەر باسی وەصف و صیفەت. ئەفەرمێ ئەم کۆمەڵگەیە کە جاهیلیەتی یەکەم، جاهیلیەتی پێش ئیسلام و جاهیلیەتی دوورتریشی زمانی سەیدنا ئیبراهیم، کە لە تەحدیدکردنی زەمەنا بڵێن ئەو دوو جاهیلیەتێ، چونکە جاهیلیەت الأولى ولا تبرجنا تبرج الجاهلية الأولى، جاهلية أولى أهل تفسير فرمون أويه زماني سيدنا إبراهيم على نبينا عليه الصلاة والسلام، جاهلية دواموي سردماني سيدنا محمد عليه الصلاة والسلام. سيد قطب دێ بە شمولیتر تەماشای ئەماکە بۆچی پێی وتراوە جاهیلیەت، تۆ بۆچی ئەمە ناوەنەی کتێب، تۆ بۆچی ئەمەت ناوناوە قەڵەم، بۆچی ئەمە ناوەنەی وەرەقە پەڕە کاغەز، لەبەر هەرێکێک لەمانە صیفەتی خۆیان هەیە. ئەم کتابە کۆمەڵێک وەرەقەیە بەیەکەوە نراون و بەرجی هەیە و چەسپێنراوە بەیەکەوە شکڵکی دێبی وەرگرت کە بە معناشی مەکتوب نووسرا. ئەمان قەڵەمە چونکە پێ نووسرێت، هەموو صیفەتێکی قەڵەمی تایە. ئەگەر دارێک بێ و نوچی نەبێ پێوترێ قەڵەم، بەڵام قەڵەمی نووسین نییە، قەڵەمێکە ئەچەقێنرێ خێمەی پێوە بەسرێت و کەرێکی پێوە بەسترێت. ئەمەش کاغەزە، ئەم کاغەزە صیفەتی کاغەزێتیەکەی پێوە، یعنی یەک وەرەقەیەکەمە ئەیفۆڕەکە لەم سەردەمای وەسفیەکەینەوە لەبەرەوەی لاکێشیە و کاغەزیشە ئەی دڕێنین صیفەتی کاغەزی پێوە. سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ جاهیلیەتەکەی بەم صیفەتانە بەکارهێناوەت، بۆیە ئەفەرمێت جاهیلیەت مەرحەلەیەکی زەمەنی نییە، جاهیلیەت کۆمەڵە صیفەتێکە، ئەگەر بێت و جارێکی کە لە کۆمەڵگە و دەوڵەتێکە تیکرار بێتەوە پێوترێتەوە جاهیل. جاهیلیەتەکەش بە یەک پێناسەی کورتیە، فەرمێ ئەو کۆمەڵگە و دەوڵەت و سیستم و قیەمەیە کە لە خواوە وەرینەگرت، کە لە وەحیەوە وەرینەگرت. چی وەرنەگرتووە؟ دید و تێڕوانینی بنەماکانی ڕێساکانی قیەمی خێزانی ڕەفتارەکانی ناخ و دەرەوەی کە لە وەحیەوە وەرنەگیرابێ جاهیلیەت، لە ناخێ وەرنەگیرابێ کوفرە، لە دەرەوەی وەرنەگیرابێ جاهیلیەتەکە کە ئەشێ فسق بێ ئەشێ کوفریش بێ. وەختێک کە سەیری مەسائل الجاهلیەکە ئەکەیت و هی محەممەد بن عەبدولوهاب ڕەحیمەه الله ئەوانی کە نووسیوێتی مەسائل الجاهلیە حکم الجاهلیەتی بەلاو هەر هیچ نەبوو، چونکە ئەو حکمەکەی تەسلیم بە ئال سعود کردو قبوڵی بووە کە ئەوان چۆن حکم ئەبەن بەڕێ و بیبەن بەڕێ. لەبەرەوەی محەممەد بن عەبدولوهاب ڕەحیمەه الله بۆ خۆی شتێکی دەربارەی سیاسەت نەزانی. علەمایانی ئێستای سعودیە شتێک دەربارەی کەلیمەی حاکمیەتەکە نازانن کە سید قوتب بە معنای دەسەڵات بەکاری هێنا. ئەوە دوای جوانتر ڕوونەکەمەوە ئینشاءڵڵا. لەبەرەوە ئەوان کە ئەڵیبوترە حاکمیەت دەڵێن خۆی گەورە ناوی ئەلحەکەمە، کەوا بوو کەلیمەکە غەڵەتە نابێ بوترە حاکمیەت بڵێ ئەلحەکەمیە، بەڵام ئێمە لێرە باز لە ئەسەبووریە ناکەین بژڵێن ئەلحەکەمیە. سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ بە ئافاقێکی فکری لێزانانە دوای ئەوەی شارەزای حەڵاڕەتی غەربی بووە باس لە دەسەڵاتی سیاسیەکە کە تەشریع و تەنفیز و قەزاوەتە. ئاەتەکانیش لەسەر ئەمانە دێنێت وەکو ئاەتەکانی سوورەتی شورە یا سوورەتی مائیدە. لەبەرەوە کاتێک کە وشەی جاهیلیەتیش بەکاردێنێتەوە، جاهیلیەت لە قورئانە چوار جۆرە: حكم الجاهلية وتبرج الجاهلية وظن الجاهلية وحمية الجاهلية. باشا لسنتي في غمر إخوة عليه الصلاة والسلام: أبي دعوى الجاهلية وأنا بين أظهركم إنك امرؤ فيك جاهلية. ما دو صفتي تر دعوى الجاهلية انتماء، إنك امرؤ فيك جاهلية مقاييس بيورة كوابو أشبلين حمية وظن تبرج حكم دعوة بيوركانش انتماء بيوركانش أمانة صفتي سريكي جاهليتك كلا قرآن وحديث هاتو. أوي محمد بن عبدالوهاب رحمه الله كفر جاهليتك يتكل يكرد أشياء تبرجك تبرج جاهلية الأولى بلام مسلمانة وكو أفرتك سافرية بلام نرجك والرجوع كريم مسلمانة وباوري بإسلامك همي هي بلام
سفورە یەکی چکە محەجەبەیە بەڵام برۆی کردو مکیاجی کردو برازی مەفاتینی خۆی کردو سڵنگی دەرپەڕان و سمتی دەرپەڕان و حجابێکی تەسکی لەبەرە حجابیشی هەیە بەڵام سیماکانی سیمای جاهلیەتن تەبەڕوجی جاهلیەتن تەبەڕوج بەس دەرخستن نیە کەلیمەکە خۆی یانی دەرخستن بەڵام ئەشە لەنجەولارەکەشی هەر بچێتە ڕیزی تەبەڕوجەکە وەکو ئەهلی تەفسیرە فەرموو یان نەغمە و قسەکردن و نەرمونیانێتەکەی و بە مەکرەوە کە قسە ئەکات و هەرامان شێوە چێتەوە سەر تەسیری ئەچێتەوە سەر سیستمە جاهلیە